ويطالبون لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنەی هەرێمەکان و دارایی لەگەڵ پارێزگارەکانی عێراق سەبارەت بە گفتوگۆکردن لەسەر پرۆژەی یاسایی بودجەی ساڵی داهاتوو کۆبوونەوە. حەسەن ئاڵی دەڵێت تەوەرەکان لەسەر سێ بابەت بوون. پارێزگانە سەر سێ تەوەر بوو. پارێزگاکان هەموو باسی معانات و مەشاکیلی خۆیان کرد. یەکەمیان لەسەر ئەو بوو کە موازنە کە بودجەی هەر پارێزگایەک لە ساڵی 2021 چۆن سەرفکرێ ئەوە چی بکرێ. ئەوە دووهەمیان لەسەر ئەو پرۆژەوە بەرهێنانن بوو و لەگەڵ گەشەپێدانی و لەگەڵ پرۆژەی گەشەپێدانی پارێزگاکان کە ئەوانەی وەستاون تاوەکو ئێستا جێبەجێ نەکراون ئەوە هەروەها ئەوانەشی کە تازەن لە بواری جێبەجێکردندان کەواتە چیان هەیە بۆ ئایندە بۆ مستەقبل و خاڵی سێهەمیان لەسەر ئەو فەرمانگانە بوو کە ڕەبتیان هەیە بە هەموو پارێزگاکانەوە بە پێی مادەی 45 و هەر پارێزگایەک لە کێشە و گیر و گرفتی پارێزگاکانی کۆڵەوە ئەوەی ئێمە لێو کۆبوونەوەدا تێبینیمان کرد لە ساڵی 2013 بەدواوە تاوەکو ئێستا زۆربەی زۆری پرۆژەکان لەو پارێزگانەدا جێبەجێ نەکراون و تاوەکو ئێستا وەستاون و لەبەر ئەوە هیچ پرۆژەیەکی تازەیان پێ نەبوو لەبەر ئەوەی بودجەی عێراق کە ئێمە دەزانین کە چۆنە و چۆن سەرف دەکرێ و هەروەها بۆ ئەوەی زیاتر لەوە بکۆڵینەوە لەمە دووە ئەو بودجەیە کە دەچێتە دەست پارێزگاکان بە تەواوی جێبەجێ بکرێ بە پێی قانون و یاسا لە پرۆژەکانی وەبەرهێنان و پرۆژەکانی خزمەتگوزاری و هەروەها ئەو پرۆژانەی کە پەیوەندیان بە گەشەپێدانی هەرێمەکانەوە هەیە. پارێزگاری زیقار کۆبوونەوەکە بە گرنگ وەسف دەکات و دەڵێت لێک تێگەیشتنی باش لە نێوان پارێزگارەکان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەبووە. بدعوة رائعة من مجلس النواب العراقي عقد هذا الاجتماع وذلك لمناقشة موازنة لەسەر بانگێشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم کۆبوونەوەیە سەبارەت بە پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2021 بەڕێوەچوو. کۆبوونەوەکە تایبەت بوو بە خستنەڕووی سەرجەم کێشە و گیر و گرفتەکانی پارێزگاکان لە پرۆژەی خزمەتگوزاری کەمە ئامادەبوونی لیژنەی هەرێمەکان و لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها سەرجەم پارێزگارەکان و شارەزای و پسپۆڕی بواری ئابووری و پرۆژە خزمەتگوزاریەکان بەڕێوەچوو. لە کۆبوونەوەکەدا گرفت و کەموکورتی پارێزگاکانمان خستە ڕوو هەروەها باسمان لە هۆکاری دواکەوتنی پرۆژە خزمەتگوزاریەکان کرد. لە تەوەرێکی تری کۆبوونەوەکەدا بڕیاری ژمارە 17 ساڵی 2017 ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاوتوێکرا کە پارێزگای زیقاری وەک پارێزگای زەرمەند دیاری کردووە. هەروەها لیژنەیەکی وەزاری بۆ چارەسەرکردنی گرفتەکان پێکهێنا. تم مناقشة قرار مجلس النواب العراقي رقم 17 لسنة 2019 المتضمن كون محافظة ذيقار محافظة منكوبة. ڕوان دەکرێت بەم نزیکانە حکوومەت پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکات. بەمۆ شێخانی گەلی کوردستان، باغداد.